داوای یاری نوێتان کردبوو کە ئەگەر هەبێت بۆ ئەوەی کۆینی بەلاش بەدەست بێنن یاخود دولاری بەلاش بەڕێزانم لە ئێستادا هیچ یاریەک نییە کە من بۆیەوە بڵاو بکەمەوە، بەڵام لە ماوەی ڕابردوودا من سێ یاری بۆیەوە بڵاوم کردەوە کە لە ئێستادا ئێوە دەتوانن یاری بکەم بۆ ئەوەی دۆلار و کۆینی یاریەکە بەدەست بهێنن. ئەگەر هەر شتێکی نوێشە بوو سەبارەت بە یاری نوێ بۆ ئەوەی ئێوە بتوانن دراوی ئەلکترۆنی یاخود دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن، دڵنیابن بە زووترین کات من لەناو ئەم چەنێلە دانێ. یەکەم یاری کەرەکەیە بەڕێزانم کە من سێ ڤیدیۆ سەبارەت بەم یاریەم دروست کردووە. یەکەم ڤیدیۆی 56 بەشی هەفتەم بوو کە چۆن بەشداری لە یاریە بکەن لەم یاریە بکەن و هەروەها ڤیدیۆی 58 بەشی هەفتەم بۆ ئەوەی بە بەڵگەوە من پارەکەم ڕاکێشەوە و هەروەها ڤیدیۆی 59 بەشی هەفتەم چارەسەری کێشەی ئێوە کە نەتانتوانی دراوەکە ڕابکێشن دۆلارەکە لەم ڤیدیۆشدا بۆ ئێوە شەرحم کردووە کە چۆن دراوەکە ڕابکێشن. لە ئێستادا بەشی تڕۆن و دۆچکۆین لەم یاریە ناچالەکە ئێوە دەتوانن یاری بکەم بۆ ئەوەی بگەنە 25 دلار و دۆلارەکە بە سۆڵانە و هەروەها لایت کۆین ڕابکێشن. سێ ڤیدیۆ سەبارەت بە یاری کەرەکەیەوە هەروەکو دێنە خوارەوە. ڤیدیۆی 53 بەشی هەفتەم یاریەکی ترەیە کە من ئەویش بوو مۆبایلە کە بەلاشێوە دەتوانم کۆینی یاریەکە 10,000 بۆ 16,000 ڕۆژانە کۆینی ئەم یاریەی بەدەست بهێنن و دیسانەوە بەڕێزانم هەروەکو دێنە خوارەوە. ڤیدیۆی 42 بەشی هەفتەم ئەمەش یاریەکە کە ئێوە دەتوانن دراوی سکای پلەی لەم یاریەی بێبەرامبەر بەدەست بهێنن و سەبارەت بەم یاریەش دوو ڤیدیۆم دروست کردووە لێرانەکە ئێوە چۆن بەشداری بکەن لە یاریەکە و هەروەها ڤیدیۆی 44 بەشی هەفتەم کە ئێوە چۆن دراوەکە کاتێکە گەشتە حەدیەوەی کە دراوەکە ڕاکێشن بۆ ئەوەی بێخنانە و جزدانی پارەکەتان کە تراست واڵێتە. لە ئێستادا ئێوە دەتوانن ئەم سێ یاریە کە لەناو چەنێلە بۆ ئێوە دامناوە بەشداری بکەم بۆ ئەوەی ئێوە سۆدی ڕۆژانە لەم سێ یاریە وەربگرن.